ئێرە هەولێری پایتەختی هەرێمی کوردستانە. ئەم شارە و ناوچەکانی ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێمی کوردستان بە یەکێک لە ئارامترین ناوچەکان دادەنرێن لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا. ئەمەش بەهۆی بەهێزی حکوومەت و ئاسایشەکەی کە لە کابینەی نۆی حکوومەتی هەرێمی کوردستان زیاتر پاڵپشتی کراوە. ئەو ئارامی و ئاسایشە وای کردووە ڕێژەیەکی زۆر لە سەرمایەدارانی بیانی و کۆمپانیا و بانکەکان ڕووی تێبکەن و کاری وەبەرهێنانی تێدا ئەنجام بدەن. بەرنامەی شۆمپەنجەم جارە باز لە یەکێک لە تاوانە گەورەکان دەکات، ئەویش تاوانی ئەنجامدانی دزیە. ئەم تاوانە کە بە یەکێک لە قێزەوترین تاوانەکان دادەنرێت. شۆمپەنجەم جارە تاوانێکی دزی باز دەکات کە بریتیە لە بڕینی بانکێک. ئەم تاوانە یاساناسان دەڵێن ئەمە تەنها هاوشێوەی فیلمە جیهانیەکانە لە ئەنجامدانی و چۆنیەتی دزیکردنەکە. بۆیە لە بەرنامەی شۆمپەنجە بە دوواداسوونێکی ورد لێ دەکۆڵینەوە. دەمانوێت بزانین دامەزراوەکانی ئەنجومەنی ئاسایشی و ئاسایشی هەولێر چۆن ئەم تۆمەتبارەیان دەژی کردووە و ئەم تاوانەش پێشتر لە بەرنامەی شۆمپەنجە کاری لەسەرکرا و نیشان درراوە، بەڵام بەهۆی زانیاری تازەتر و هاوکات لەسەر داوای بینەرانی بەرنامەی شۆمپەنجە جارێکی تر بە شێوازێکی تر ئەم بەرنامەیە نمایش دەکەین و تاوانەکات بە وردەکاری زیاترەوە نیشان دەدەین. شۆمپەنجە حاڵەتێکی دەگمەنی تاوانێک لە یەکێک لە بانکە بیانیەکان نیشان دەدات کە ئەو تاوانەش لە ناو ستافی بانکەکە ئەنجام دراوە کە پەیوەندی بە دەرەوەی بانکەکە نییە. ئەم جۆرە تاوانانەش لە هەموو جیهان بوونی هەیە و زۆر جاریش تۆمەتبارەکان ون دەبن و نادۆزرێنەوە. بەڵام لە ژێردەسەڵاتی حکوومەتی هەرێم و دامەزراوەکانی ئەنجومەنی ئاسایش و هێزەکانی ناوخۆ هیچ تاوانێکی لەم شێوەیە تا ئێستا بە شاراوی نەماوەتەوە. شۆمپەنجە باز لە یەکێک لە گەورەترین تاوانی دزیکردن دەکات، بریتیە لە بڕینی بانکێک. لە سەرەتادا ئەو دزیە لە ڕۆژی هەینی بەهۆی پشووی هەفتە ئەنجام درا. پاشان لە ڕۆژی یەکشەم 3 ڕۆژ دوای ئەنجامدانی دزیەکە ئاشکرا بوو لەم بانکە دزی کراوە. ئەو دزیە تۆمەتبار کلیلی کۆپی و جۆکەری تێدا بەکارهێناوە. ئەم تۆمەتبارە شارەزایانە ئەو کارەی ئەنجام داوە و ئەو تاوانە کارێکی قورس و نادیار بوو لە سەرەتادا. سەرڕای هەبوونی کامیرای چاودێری و پاسەوانی بانک و زەنگی ئاگادارکردنەوە لە ناو بانکەکە، بەڵام تۆمەتبار بە شێوەیەکی زیرەکانە و نادیار ئەم تاوانەی ئەنجامدا بێ ئەوەی هیچ کەسێک هەستی پێ بکات. دوای 3 ڕۆژ لەم تاوانە لە کاتی هەژماردنی بانک پارەی بانکەکە بڕی 500 ملیۆن دینار کەم دەکات. دواتر سەیری کامیرەکان دەکرێت تۆمەتبارێک بە ماسکەوە دەردەکەوێت کە سەرەتا نەزانراوە ماسکە لە شێوەی مرۆڤێکی ئاسایی دەردەکەوێت. لێرە بەڕێوەبەری گشتی ئەم بانکە بۆ کوردستان بیشتر لە بەرنامەی شۆمپەنجە قسە دەکات. بالبداية هي تمت سرقة المصرف يوم 3/12 يعني صادف يوم جمعة. لە سەرەتادا ئەو دزیە لە ڕۆژی هەینی بەهۆی پشووی هەفتە ئەنجام درا. پاشان ڕۆژی یەکشەم لە بەرەبەیانێک ئاشکرا بوو لە بانکەکەمان دزی کراوە. لەو دزیە تۆمەتبار کلیلی کۆپی و جۆکەری بەکارهێناوە. بەڕاستی ئەو دزە شارەزایانە و کاری ئەنجام داوە و ئەو تاوانە کارێکی قورس و نادیار بوو. سەرڕای هەبوونی کامێرەی چاودێری و پاسەوانی بانک و زەنگی ئاگادارکردنەوە ئەو بانکی بڕی. تاوانێکی قورس و نادیار بوو. رغم وجود الكاميرات ورغم وجود الحرس، ولكن كانت السرقة جدا صعبة وغامضة.
مثل ما ذكرت السرقة صارت تۆمەتبار لە ڕێگەی دزینی کلیلی قاسە لە ژووری پاسەوان و کۆپیکردنی و کلیلە ئەو تاوانەی ئەنجامدا بوو. کاتێک چووینە دەوام لە کاتی ژمارکردنی پارەکان بینیمان کەم و کوڕی هەیە. دواتر سەیری کەمەرەکانمان کرد، تۆمەتبار ماسکی بەستە بوو، ئەوەش هۆکارێکی قورس بوو بۆ دۆزینەوەی. دواتر دەستمان کرد بە لێپێچینەوە لە هەموو کارمەند و پاسەوانەکان، گومانمان لە 8 کەس هەبوو. ئیدی ئاسایشی هەولێر هات و دەستی کرد بە لێکۆڵینەوە لەگاڵ مکافەحەی هەولێر. هێزەکانی ناوەخۆ و ئاسایش ئاگادار دەکرێنەوە. تیمەکانی ئاسایشی هەولێر و نێشتنی تاوان دەست بە لێکۆڵینەوە دەکەن. دەستگامنەکان لێکۆڵینەوەیان دەست پێ کرد. ئاسایشی هەولێر چەند تیمێکی ڕاهێنراوی تایبەت بە لێکۆڵینەوە ڕادەسپێرێت. هاوکات ژووری ئۆپەراسیۆنی هاوبەش پێک هێنرا. طبعا بعدها صار تحقيق ويا دەستگامنیەکان لێکۆڵینەوەیان دەست پێ کرد، بە تایبەت ئاسایشی هەولێر کە ڕۆڵێکی گەورەی هەبوو لە هاوکاری و لێکۆڵینەوەکان. سەرەڕای ئەوەی کە تاوانیشی نادیار و شاراوە بوو بەهۆی بەکارهێنانی ماسکێک کە شێوەی ڕاستەقینەی هەبوو بۆ دابۆشینی تاوانەکەی، دزیێکی گەورە و قورسیش بوو. ئەوەی ئێمە بینیمان لەو دزا بەو ماسکە تەنیا لە فیلم بینیمانە. لەگەڵ نادیاری شوێن پەنجەی تاوانەکە و فرێدانی ئەو ماسکە، ئاسایش بە شێوەیەکی مەیدانی و لێهاتوانە لێکۆڵینەوەیان کرد. سوپاسی ئاسایشی هەولێر و دژە تیرۆر دەکەین کە هاوکار بوون وە سوپاسی وەزارەتی ناوخۆی هەرێمی کوردستانیش دەکەین. سەرڕای کە تاوانێکی نادیار و شاراوە بوو بەهۆی بەکارهێنانی ماسکێک کە شێوەی ڕاستەقینەی هەبوو بۆ داپۆشینی تاوانەکە، دزیەکی گەورە و قورسیش بوو. ئەو هێز و تیمانە لە دامەزراوەکانی ئەنجومەنی ئاسایش و هێزەکانی ناوخۆ زۆر جار ڕێگری لە تاوانی لەم شێوە و تاوانی گەورەتر دەکەن، بۆیە هیچ تۆمەتبارێک لە چنگیان دەربازی نابێت. دوای لێکۆڵینەوەیەکی وردیش شوێن پەنجەی تۆمەتبار ئاشکرا دەبێت. هەرچەند ناتوانین تەواوی وردەکاری و لێکۆڵینەوەکان باز بکەین، بەڵام ئەوەی ئاشکرا دەکرێت ناسنامەی تۆمەتبارە. هاوکاتیش لەبەر هەستیاری بابەتەکە نەمانتوانی تەواوی وردەکاری ئەو تاوانە و چۆنیەتی ئەنجامدانی بخێنە ڕوو. احنا طبعا كبنوك احنا اختارينا اربيل لان منطقه امنه. ئێمە وەکو بانک کە شاری هەولێرمان هەڵبژارد لەبەر ئارامی و بەهێزی ئاسایشەکەی هاتین و کە ژمارێکی زۆر لە بازرگان و بەرهێنەران و بانکەکان لێرن کە ئەمە شانازیە بۆ حکوومەتەکەی و خەڵکەکەی. بۆیە سوپاسی ئاسایشی هەولێر و وەزارەتی ناوخۆ دەکەین. كل الشكر والتقدير الى اسايش اربيل ووزاره الداخليه وكل الاجهزه الامنيه اللي ساهمت بالكشف عن هاي السرقه. دەچینە ئاسایشی هەولێر. لێرە یەکێک لە ئەفسەرانی ئاسایشی هەولێر باز لەو تاوانە دەکات. دوای بوونی ڕووداوێکی دزیکردن لە بانکێکی شاری هەولێر کەوا بانکەکە بانکێکی بیانی بوو و دوای تۆمارکردنی سکاڵای یاسایی لەلایەن خاوەنی بانکەکە، ئێمەش دەست بەجێ وەکو تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر تیمی لێکۆڵینەوە و تەکنیک سەردانی شوێنەکەمان کردکەوە بۆ وەرگرتنی سەرەداوێکەوە شێوازی دزیکردنەکە چۆنە و دوای ئەوەی لێکۆڵینەوەیەکی تەواومان کردکەوە بینیمان شێوازی دزیکردنەکەی لە کاتێک بووەکەوە لە ڕۆژی هەینی لە کاتی بەرەبەیانی زوو بووە، توانیەتی بانکەکە ببڕێت و بە شێوازێکی زۆر زیرەکانە ئەو بابەتەی ئەنجام داوە و بۆ نەهێشتنی هیچ شوێن پەنجەیەکی کەوا دزیەکەی کردووە و بەکارهێنانی چەندەها مەوادی جیاجیا بۆ بڕینی ئەو بانکە و بەکارهێنانی ماسک و بەکارهێنانی چەند شێوازێک کەوا لە دەرەوەی وڵات داوای کردبووە لە ڕێگای شاری کەرکووکەوە
داخلی ناو شاری هەولێری کردبوو. دوای دەستنیشانکردنی ناسنامەی تۆمەتبار کەوا بۆمان دەرکەوت هاوڵاتی عەرەبە بەڕەگەز عەرەبە و خەڵکی شاری بەغدایە و پێشترش فەرمانبەر بۆ لە هەمان بانک کاری کردووە. زۆر زار تاوانەکان لەسەر ئاستی جیهان ئاشکرا نابن یان نادۆزرێنەوە شوێن پەنجەی تاوانەکە بزر دەبێت بەڵام ئەوەی لە هەرێمی کوردستان دەبنرێت بە پێی قسەی یاساناس و شارەزایان هیچ تاوانێک نەبووە و نییە ئاشکرا نەکرێت وا شوێن پەنجەی تۆمەتباران نەدۆزرێتەوە و ئەوەی هەیە بەپێی ئامارەکان لە هەرێمی کوردستان و بەتایبەت لە هەولێری پایتەخت تا ئێستا هیچ تاوانێکی ڕێکخراوەیی بوونی نییە و ڕێژەی تاوانەکان ڕوولەکەمی ئەمەش دەگرێتەوە بۆ هەوڵ و ماندبوونی هێزەکانی ناوەخۆ و ئەو بەڵێنانەی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە هاوڵاتیانیدا بۆ پاراستنی گیان و سەلامەتی هاوڵاتیان بۆ ئێمە لە شوێن پەنجە بە دووەداچوون بۆ ئەم تاوانانە دەکەین و ڕۆلی هێزەکانی ناوەخۆ نیشان ئەدەین بۆ ئەوەی بزانین ئەوانەی تاوان دەکەن یان تۆمەتبارن ئایا لە یاسا دەرباز دەبن و سزای یاسایەکان چین. دوای ئاشکرابوونی ناسنامەی زانێرەکان ئەوە دەردەخەن کە تۆمەتبار کەسێکی بەڕەگەز عەرەبە و خەڵکی بەغدایە و دانیشتی شاری هەولێرە. ئەو کەسە خۆی پێشتر لەو بانکە کاری کردووە. دوای دۆزنەوەی ناسنامەی تۆمەتبار هێزەکانی ئاسایشی هەولێر لە ئۆپەراسیۆنێک تۆمەتبار دەستگیر دەکەن. هێزەکانمان لە بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر لە ئۆپەراسیۆنێکی تایبەت توانیمان کەسی تۆمەتبار دەستگیر بکەین و ڕوبەڕووی یاسای بکەینەوە واروەها تۆمەتبارش دانی بە تاوانەکەی خۆی نا. ئەنجامدانی ئەم جۆرە دزیە وەکو هاوشێوەی ئەوە وایە کە لە فلیمە جیهانیەکان کەوا دەیبینین وەکو فلیم پێشکەشی دەکەنکەوە خەڵک دەیبینێت و دۆزینەوەی ئەو شێوازە دزیکردنا بە شێوە زۆر ئاسان نەبوو بە شەونوخۆنی و زیرەکی تیمەکانی بەڕێوەبەرایەتی ئاسایشی هەولێر توانیمان لە ماوەیەکی زۆر کەمدا بتوانین کەسی تۆمەتبار دەستنیشان بکەین و دەستگیری بکەین. ئەم تۆمەتبارە بە پێی ئەو پیلانەی دایڕژ بوو هەرگیز بیری لە ئاشکرابوونی نەدەکردەوە بەڵام بەهێزی دامەزراوەکانی ئاسایش و لێهاتووی تیمەکانی لێکۆڵینەوە بە سەرکەوتویی ئەم کاریان ئەنجامدا و تۆمەتبار دەستگیر کرا. لێرە تۆمەتبار دەبینین و ئەو ماسکەش نیشان دەدەین. من بغداد مقيم بأربيل صار لي 7 سنين. كنت أعمل بمصرف لمدة 3 سنوات تقريبا. خەڵکی بەغدام و ماوەی 7 ساڵە لە شاری هەولێر نیشتەجێم. ماوەی 3 ساڵیش لەو بانکە کارم کردووە دواتر وازم لە ئیشەکە هێنا. دوای وازهێنانم بڕیارمدا ئەو کارە دزیە بکەم. پلانم دانا و بە چەند هەنگاوێک جێبەجێم کرد. هەنگاوی یەکەم هەستام بە دزینی کلیلی دەرگای قاسە و بانکەکە لە فەرمانبەری خەزێنە. ئەویش کلیلی خەزێنەی بانکەکە بوو کە لە پاسەوانی ئەو بانکەم برد و لە هەمان ڕۆژدا کە بردم کۆپیم کرد و گەڕاندمەوە شوێنی خۆی. هەنگاوی دووەم ماسکێکم داوا کرد و کڕیم کە شێوەی کەسێکی تر بوو
زۆریش لە ڕاستی دەچوو بۆ شاردنەوەی دەم و چاوم تا خۆم لە کامێراکان و ئاسایشی شوون بکەم کە ئەو ماسکەم داوا کرد نەمتوانی لە ڕێگەی فڕۆکەخانەی هەولێر داخڵی بکەم لەبەر توندی هێزەکانی ناوخۆ و ئاسایش دواتر لە ڕێگەی پارێزگای کەرکووک هێنا لە هەنگاوی سێ ماتۆرسکلێکم لە ڕێگەی فێسبوک کڕی طلبته على شو اسمه على محافظة كركوك ورحت جبته من محافظة كركوك بعد ذلك اتجهت إلى الخطوة الثالثة اشتريت ماطور عن طريق الفيسبوك بعدين المرحلة الرابعة طلعت من طريق كويا لە هەنگاوی چوارەم چوومە ماڵی خزمێک لەسەر ڕێگای کۆیە دوای نووستن لە کاتی 2 بۆ 3 لەسەربان هاتمە خوارێ و بە تاکسی چوون بۆ لای باخچەی ئاژەڵان لەوێ ماتۆرسکلەکەم شاردبوویەوە تا ئاشکرانە بم دواتر بەو ماتۆرسکلە چوومەوە هەولێر سەرەتا لە شەقامی 40 مەتری هەولێر ماتۆڕەکەم ڕاگرت و دەستم بەو دزیە کرد لە کاتژمێر 5 بۆ 6 چوومە بانک و دەرگاکانم کردەوە و چوومە ژووری خەزێنەی قاسە دخلت إلى القاصة مباشرة سرقت 400 مليون دەرگای قاسەکەم کردو و 400 ملیۆنم برد دواتر چووم بۆ ڕێگای مووسڵ و دواتر بۆ ڕێگای کەرکووک تا سەر لە هەمویان تێک بدەم پارە و ماتۆر و ماسکەکەم لە ڕێگای کەرکووک فڕێدا و بە تاکسی گەڕامەوە هەولێر دواتر ئۆتۆمبیلەکەم بەکرێ گرت و پارەکەم تێدا هەڵگرت و بردم بۆ گوندی لوبنانی دواتر بەهۆی تونند و تۆڵی پشکنین و هێزەکانی ئاسایش و ناوخۆ نەمتوانی پارەکە ڕاستەوخۆ ببەمە بەغدا بەڵکو بە چەند جارێک لە ڕێگەی نووسینگە دەمناردە بەغدا و دەمکرد بە دۆلار خفت انه يكون هناك مراقبة علي فصارت العملية كلها تحويل الأموال ببغداد دوای گواستنەوەی پارەکان کە گەڕامەوە هەولێر هێزەکانی ئاسایشی هەولێر ئاشکرایان کردم و منیان دەستگیر کرد بەڕاستی پێشبینی ئەوەم نەکرد بوو دەستگیر بکرێم بەهۆی ئەوەی کە ماسک و پلانەکانم هەبوو بەڵام دەستگیر کرد
پارێزەرێکی ڕاوێژکار باز لە سزای یاسایی ئەو تاوانە دەکات. بەپێی مادە 443 یاسای سزای عێراقی سزایەکەی دیاری کردووە کە لە 15 ساڵ زیاتر نەبێ، یعنی تاوەکو 15 ساڵ دەڕوە. لە بڕگەی دووەم باس لەوە دەکا ئەگەر دزیەکە لە نێوان خۆر ئاوابوون و خۆر هەڵات کرا و ئەگەر چەکی پێبوو دزیکەرەکە و لە بڕگەی پێنجەم دیاری کردیە ئەو شوێنەی کە دزی لێ دەکا دوکان بێ، بانک بێ، بە دەرنەفیس و یان ئالەتێک بێ یانیش کلیلێکی مستەنسەخی پێبێ، یعنی بەخۆی دروست کرد بێ کە لەو شوێنەی دزی لێ دەکاتن ئەو دوو شەرتەی بۆ دیاری کردیە. سزاکان لە 2 ساڵ دەست پێ دەکا تاوەکو لە سێدارەدانیش دەڕوە. سێدارەدانی چۆنە؟ ئەگەر هاتوو لە ئەنجامدانی دزیەکە کەسێک کوژرا بووە شەڕێک بووە شتێک لەو شوێنێک کە دزی لێ دەکرێت کەسێک کوژرا ئەو کات سزای دزیکەرەکە تاکو مەعەبەت و سێدارەدانیش دەڕوات.